کۆنگرەیەکرا لە تاران بە ناوی کۆنگری فەڵەستینیەکان. بۆچی مامۆستا مەلا عوسمان لە پشت خامنەیەوە نوێژی نەکرد؟ خۆی زۆر مؤتەمەر کرا جەنەیبی مامۆستا مەلا عوسمان و ئەو مامۆستا بەڕێزانە بەشدار بوون. بەڵام ئەو مؤتەمەرەی کە جەنابتە فەرمی ساڵی 1970 بوو پاش وەفاتی ڕابەری یەکەمی ئێران ڕێز خامنەیی بوو بە ڕابەری ئێران. طبعا ئەو زووتر علاقاتی لە نزیکەوە ئێمەیان دەناسی وەکو کەسە ناسین. ڕێزێکی زۆریش هەبوو لە نێوان چەندین جار یەکتریش بینرا. بەڵام ئەوان ئەو مؤتەمەری فەڵەستینە هەموو قادەی عالەمی ئیسلامی تیا بەشدار بوو، نەگوەکو حکوومەت، هەنێکی حکووماتیشی تیا ئیخوانەکانیش. ڕێز مستەفا مەشهور ڕەحمەتی خوای لێبێ ئامادە بوو. خاڵی حوسێن لەهی پاکستان هی هەموو وڵاتی عالەمی ئیسلامی تیا بوو، غەیری عالەمی ئیسلامیش لە خارج هەمووی تیا بوون. دایان نابوو لە حوسێنەکە دابنیشێ وتارێک ببێ، وتارێکی بەخێراتن، دوایە وتاری بەڕێز ئاغای خامنەئی، پاش ئەوە ئیقامەی نوێژ بکرێ و هەموو نوێژ بکەن لە پشتی و ئەمەش بێتە نەوعێک وەکو بڵێ دانپێنانێکی کە قائیدی ئومەی ئیسلامیە. جەنابی باوکم لەگەڵ ئەوانەی پێشوا لە نزیکۆ بوون، من لە چەند هینێک لە دواوە بووم، نازانم خەتەکان چەندێک بوو، بەڵام لە دواوە بووم کە قامەت کرا. باوکم بەهاتە نیشتم قوربان دەنوێژت نییە؟ فەرمین وەڵڵا بەڵام قاچین ئاشۆ وەڵی خۆشمەوە بەهێنە ڕێزی هەیە لەم، بەڵام مەسەلەیەکی فقهیە ناتوانم. یعنی بە فقهی ئێمە قاچ شۆردن بەشێکە لە مامۆستاوە بەهانە بوو یاخۆت هەر بەجددی؟ وەڵڵاهی ئیتر ئەم وای فەرموو، فەرمی من ئیتر ئێمە وەساین لە پشتەوە خەڵکی کەش هەرهاتن دیار بوو، وتیان مەوزوعەکە چوتمان وا وەسان تا تەواو بوو. فەرمی قامەت کرد، قامەتمان کرد و دوای پێیان ناخۆش وێرانەکان وەڵڵاهی دەموچایان سەخت بوو پێیان طبعاً ناخۆشە. کە لێ بووە بەدەنگی بەرز بە عەرەبی فەرمی ئەمە مەوزوعێکە من ڕێزم هەیە بۆ ئاغای خامنەئی، بەڵام ئەم مەسەلەیەکی فقهیە، من بە فقهی مەذهبی من شۆردنی قاچ بەشێکە لە ئاخر ئەوە ئاەتەکە کە ئەفەرمێ وەئەرجولەکم ئیلە الکەعبەینی، ئەم مەسەلەی فەتحێک و بە فەتحە و بەکەسە لەوا مەوزوعەکە ئەگۆڕێ. قورئانیش کە ئەوەی لێوا داناوە نەک بۆ ئەوەیە کە مەسەح بکرێ وەمسەحوو وەئەرجولەکم، ئەمە بووە ئەگەڕێتەوە مامۆستاوە یەکێکە لە کێشەکانی شیعە و سوننە. طبعاً ئەوە یەکێکە لەوانە. یعنی ئەمە چی ئەگەیەنێ؟ ئەم عالمانەی ئێمە کە تەشریفیان بردوێتە ئەوێ قەیناکە ئێمە لەگەڵ ئێرانە ئەو ماوە کە ناچاری چوونەتە ئێران و ئەو ماوە بەڕاستی هاوسەنگەر بووین، نەخیانەتمان لەوان کردووە، نەخیانەتمان لە میلەتی خۆشمان کردووە، کوردی خۆمان. دژمنەکەمان دیار بووە کێ و لەگەڵ ئەوە شەڕمان بووە. بەڵام ئەوە نەبووە هۆی ساردبوونەوەی بینی ئێوە و ئێران یاخۆت؟ واللهی زۆر شت لەوانە طبعاً تەحملیان نەکردین تا شەڕ تەواو بوو، کە شەڕ تەواو بوو طبعاً تەحملیان نەکردین و هەوڵیان ئەدا و مەسئولانەی خواوە کە حرەکە پارچە پارچە بکەن و هەبوو لەناو خۆشمانە حەزی لەو بەزمە خەڵکی بەدواوە بێەوە بڵێن شتە و ئەمانە و بەڵام بۆیان نەئەکرا تا ئەو ئەخیرە کە دوایە لە کاتی ترا مع الأسف لەهۆی مانەوەڵە مەزمی لای خۆمانەوە